ئەوەیە کە چاوەڕێی شتێ بکەن چوارشەمانیانەوە بۆ ئێرە ئاش بنێتەوە لەگەڵ گۆرانی میلیە بە خێراتێکی هونەرمەندی گەورەی نەتەوەکەمان کاک ناسر ڕێزازیەکەین گەورەی کردین بۆ ئێرە بەخێر بێت. بۆ ئەوانەی کە یەکەم جار ڕووبکەنێت ئێمە ساڵێک و یەک مانگە ئێرەدا مەزراوە لە ماوەی ئەو ساڵ و مانگەیە 51 ئێوارە ئاهەنگی چوارشەمان لەسەر کللتوری زەردەشتی هەموو چوارشەمێک لێرە ئاهەنگێکی میلیمان پێشکەشیەوە کردووە. زۆرێک لە هونەرمەندە ناودار و خۆشەویستەکان مەقامزانەکان مەقامبێژەکان هەموو ناوچە جاجەکانی کوردستان لە کەرکووک لە هەورامان لە هەموو ناوچەکان هاتووەتە ئێرە. ئێوە یەکشتمان لە جەنابتان هەیە ئەو سەعاتە مۆبایل بێدەنگکەن ئەو سەعاتە بەخشن بە گۆرانی بە مۆسیقا گوێ لە گۆرانی ڕەسەم بگرن. تەنها ئەمان جوانەوەی کە پستێمانی پایتەختی ڕۆشنبیریە تووشی قەیرانی بکەن تووشی قەیرانی نەکەن. مەفروض نییە هەموو میلەت خەریکی بودجە و هەموو میلەت خەریکی ململانی سیاسی و گرژی و ئاڵۆزی بوو. ئێمە ساتەکانی خۆمان نەبەخشین بە گۆرانی مۆسیقا ڕۆژەکانی خۆمان جوانەکەین. ئەوە بەجێڵین بۆ ئەو برادرانی کە ژیانی خەڵکیان هەمووی تاڵ کردەوە مامۆستا بێت نەوانە جەناب بزانین مامۆستا عەبدولی حەمەباقی سلێمانی هەر شواری جوانی بووە شاری ڕۆشنبیری بووە شاری هونەر بووە. با هەمومان ئەو نازناوە بپارێزین. پەیامێکی هەبێ بۆ ئەو گەنجانەویش ئامۆژگارێکمان بکاوەکو ئەمە وەکو کافتریاکە ئەو ئەزمونێکی زۆر گەورەی هەیە. زۆر پێم خۆشە گەر فەرمێت شتێکمان پێشکەش بکە هەر شتێکمان بۆ بڵێت مەمنونیم. تکایە زۆر زۆر سپاس بۆ برای عەزیزم کاک جەزا. من لەوە بچووکترم کە کاک جەزا فەرموو. بە خێراتنی هەموو لایەکتانەکەم باسی زەردەشتی کرد. لەم ڕۆژانە کوڕێک تەلەفۆنی بۆ کردم هەرچەند من شارەزایەکی ئەو تۆم لەسەر زەردەشت نییە چونکو ئینسان لەسەر هەر شتێک بیەوێت ڕای خۆی دەربڕێ ئەبرێ ئەبێ ڕاکەی یان دیتنەکانی زانستیانە بێ عیلمی بێ ناتوانێت هەروەها بە خۆیەوە قسە بکات. ئەمڕۆ لە دنیادا هەر شتێک کە بتەوێت پێشکەشی بکەیت بە تایبەت لە بواری خوێندندا ئەبێ زانستیانە بێ. هەر ئەوەندە بە کورتی ئەتوانم بڵێم ئیستایی تر بە ڕاستی دەرکەوتووە کە زەردەشت لە کوردستان ژیاوە. وەکو ئیمادەدینی دەوڵەتشایی کە بەداخەوەستە نەماوە کتێبێکی هەیە بە ناوی جوغرافیای غەربی ئێران یان کێوەنە ناسراوەکانی ئەوێستا و جێگای لەدایکبوونیشی ئەکەوێتە لای نێوان مەریوان هەڵمان پێنجوێن چونکو وەختی خۆی لە زانای گەورە کۆچکردو مەسعود محەممەدم بیست کە وشەی ڤەند واتای ئاو ئاوەدانی ئەدا. بە فارسیەکەی نووسراوە کە زەردەشت لە ئەسنەڤەند لەدایک بووە بەڵام هەتاوەکو ئیستا بۆ هیچ کەسیان ساغ نەبووەتەوە کە ئەسنەڤەند چییە. بەڵام کاتێمە چوینە بنج و بناوانی دیتمان ئەسنەڤەند ئاسناوای لای پێنجوێنە و لە تارانیشەوە دوکتور پورداود و کۆمەڵێک ئینسانی شارەزا هاتن چاویان پێکەوت دیتیان بەڵێ وایە هەم کوورەی ئەسنەکە هەم پەرستنگاکەیش لەوێ ماوەتەوە. پاشان ئەڵێ لە نێوان هورمن و هوروزدا شەڕێک هەڵگیرساوە زەردەشتیش بریندار بووە چووە بۆ گورگان. بەڕاستی وانە هورمن لای قەڵەچوانانە هەرمن هورموزاوێش لای زەردەشتە. دوای ئەڵێ بەسەر چەمی تاهیتیەوە بریندار بووە. چەمی تاهیتیش تیەتە تیەتی لای ئالان ئەو چەمەی کە پێڵێن کەڵوێیان ڕۆباری سەردەشت لەوێ بریندار بووە چووە بۆ گەورکان نەک گورگان. گەورکانیش لە ناوچەی سەقزە مەعلومە یانێ بەداخەوە وتراوە جێگای گاورەکان. ئەمەی تر بە ڕێکوپێکی بوومەوە. ئەنیش دەوڵەتشایی ئەڵێ ئەگەر زەردەشت لە کوردستان لەدایک نەبوو بێ لە کوردستانیش نەمرد بێ بەڵام ماوەیەکی زۆر لە کوردستان خەلافەتی کردووە. پس هەر کەسێک ئەگەر بیەوێ مێژووی مۆسیقای کوردی بنووسێتەوە حتمما دەبێت لەوێەوە دەست پێ بکات. بەرحاڵ من بچووکترم لەوەی کە ئامۆژگاریتان بکەم بەڵام ئێستا کورد لە بارودۆخێکی زۆر زۆر ناخۆشدا دەژی.
ڕاستە ئیمە من هەمیشە بەم پارچەیە ئەڵێم پارچەیەکی داڵۆسکە یانێ معەلەق هێشتا دیار کە چارەنووسی ئەم پارچەیە بەرەو کوێ ئەڕوات و ئەزانم بەرەو خراپیش ناڕوات بەڵام ئەگەر ئابەم جۆرە بە ئێمە بێ خەبات و تێکۆشانێکی زۆرتری بۆ بکەین چونکو ڕزگاری کوردستان ئەوەندە ئاسان نییە شتێکی هەروەها گاڵتە نییە تۆ وەختێ لەشکرێکی یەکگرتووت نەبێ پارلەمانێکی یەکگرتووت نەبێ یەکگرتوو نەبی ناتوانانی هەوڵ بۆ شتێکی وا بدەیت پاشانە بێت لە هەمووی گرنگتر ئابوووریەکی تۆکمە ئابوووریە کە بتوانێت بنەمای وڵاتەکەت پارێزێت تا بتوانانی داوای ئەوە بکەیت سا ئەوە بزانن یەکێک لە کۆڵەکەکانی مانەوەی نەتەوەی کورد زمانە زمان بووە کە نەتەوەی کوردی هەتاوەکو ئیستا پاراستووە نەک ئاینەکەی و ئەم زمانە چۆن پارێزراوە ئەم زمانە بەڕاستی فۆلکلۆری کوردی بەند و باوی کوردی ئەدەبی کوردی پاراستوویەتی لانێ لە ڕاستیدا ئەبێ بڵێن لە دوای ڕووخان و لە ناوچوونی سی و چەند شۆڕشی کورد تەنیا شتێک کە توانی زمانی کوردی بهێڵێتەوە گۆرانی کوردی بوو ئێمە بەڕاستی گۆرانی کوردی و مۆسیقای کوردی بە هەموو لە قوپۆپەکانیەوە ئێمە ئەبێ مەمنونی ئەو گۆرانی بێژ و شاعر و چاوەش و بەرحاڵ ئەوانە بین کە توانیویانە لەم ڕێگایەدا خزمەتیان کردووە من زۆر خۆشحاڵم کە هەوڵ دراوە شوێنێکی ئاوەهادا بمەزرێ بەڵام خۆزگا دەسەڵات پشتیوانی بکرد باە کە شوێنێکی لەمە گەورەتر شوێنێکی لەمە شیاوتر مەبەستم جێگەکەیەتی تەنا ئێوە زۆر لەوەش شیاوترن کارێک بکرێت کە لە داهاتوودا شوێنێکی لەمە گەورەتر و باشتر و ڕێک و پێکتر دابنرێ هەروەکەوەی کە کاکجەزاش فەرمووی سلێمانی پایتەختی ڕۆشنبیریە سلێمانی دەورێکی زۆر گرنگی لە هەم شۆڕشەکانی نەتەوەی کووردا بینیوە هەم لە ئەدەبیات و موزیکی کوردیشدا من دەستی هەموو لایەکتان ئەکشم هیوادارم لە داهاتوودا کارێ بکەین کە ئەم شوێنە گەورەتر ببێتەوە بۆ ئەوەی کە لانی کەم ئەو گەنجانەی ئەو لاوانەی کە هۆگری زمانی کوردی و هۆگری مۆسیقای کوردین گرێدای نەتەوەکەیانن ئینتمای نەتەوەییان هەیە بتوانن لە شوێنێکی ئاوەهادا خزمەتی نەتەوەکەیان بکەن من زۆر سپاسی ئێوە دەکەم ئەمرێکی تریشە بێ لە خزمەت ئەلبەتە من بۆ کارێکی دیگ کاک شەفیع کەیمنەی و برادرانی کوڕی عوسمان کەیمنەی و برادران هەمووی لێرە زۆر سوپاسیان دەکەم هەموو ناوچەکان ئەمڕۆژ دوو هونەرمەندی میلی ناوچەی پێنجۆن و شارە زوورمان بانگێش کردووە وەبزانم هەر جارەی ناوچەیەک لێرە وەکو کاک ناسر فەرمووی ئاماژەی پێەیە ئێمە ژێرخانێکی هونەریمان نییە خاوەنی شاکارەکانی وەکو مۆزار و بوتۆبن و باخ و ئەوانە نین تەنها ژێرخانێک بۆ ئێمە بەجێما بێ ئەو هونەری دانیشتن و شەوچەرە و گعدەی ناوانەی هەر شتێکی ناوانەی شای و زەماوەندانەی کە تۆمار کراوە لە بەند و بالۆرەکانە کە تا ئێستا ماوەتەوە بۆی ئێمە درێژە بەم ڕێبازنین ئەوەستا سیستمی سەوتەکە باشترە بێت چاچێکن و دەسەکەین بە گۆرانەکان